جا لەم بابەتانە با بینە سەر بابەتێکی دیکە کە گفتوگۆی لەسەر بکەین ئەویش بازرگانیکردنە بە مرۆڤەوە. عقیدی مافپەروەر دارا فاروق نەجار بەڕێوەبەری بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان لە وەزارەتی ناوخۆ لەگەڵمانە بێت کە باس لە ڕێگریکردن لە تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ ئەەکەین و ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ کە یەکێکە لەم تاوانانەی کە بەداخەوە لە سەدەی 20م زۆر زیاتر تەشەنەی سندووە بە تایبەت دوای تێکچوونی دۆخی ئابووری و سیاسی بەشێک لە وڵاتان خراپ بەکارهێنانی ئەو دۆخەی کە مرۆڤێک تێ ئەکەوێت وای لێ ئەکات کە بازرگانی پێوە بکەن. زۆر لە خەڵک بەداخەوە بەشێک لە خەڵک ئەتوانین بڵێن ڕۆڕی ئەو مەترسێ بوونەتەوە چەندین باند لەسەر ئەم پرسە ساڵانە لە هەرێمی کوردستان دەستگیرەکرێت. لە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی تاوانی بازرگانیکردن بە مرۆڤ لەژێر چاودێری وەزارەتی ناوخۆ پێشەنگایەکی هونەری بۆ هەردوو بەڕێزان عقیدی مافپەروەر دارا فاروق نەجار و مقەدەم فازڵ یەحیا دەکرێتەوە. بەڕێز عقیدی مافپەروەر ئەمڕۆ میوانە و لەگەڵمانەوە مەبەستمان ئەوەیە کە لێی بپرسین ئامانج لەم چالاکیە چییە تا چەندە ئەتوانین سوودی هەبێت ئەم چالاکیە بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری کۆمەڵایەتی و بەخێر هاتنی یەکەم بەخێر بیت سەرچاوە. زۆر سپاس دەکەم، سپاسی بینەرانی بەڕێزشت دەکەم. بژی سپاس دەکەم. ئێوە کولایەنی پەیوەندیدار ئەگەر بینە سەر ئەم باسە کە ئێستا وەک باسمان کرد لە سەدەی 20م زیادی کردەوە بێگومان ساڵ بە ساڵیش زیاد دەکات لەگەڵۆشە دەبێت بە بەردەوام هۆشیاری ئاستی هۆشیاری خەڵک ببرێتە سەرەوە لەم بارەیە. دەمێ بزانم هیچ داتایەک هەیە لە بەردەستا کە بڵێت ڕێژەکە زیادی کردووە یاخود ڕێژەکە لە دوای ئەو سمیدارانی کە ئەکرێت لە دوای ئەو چالاکیانی کە ئەکرێت ئایا ڕێژەکە کەمتری کردو زیادی کردو چۆنە؟ سەرەتا سەری ساڵی کۆچی لە گشت موسڵمانان پیرۆز دەکەم. پاشان دێنە سەر ئەو بابەتە گرنگە کە فعلەن تەشەنەی کردووە لەو سەدەی کە ئێستا ئەمە تێداینا. ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی بەڕێنگاربوونەوەی تاوان ڕێکخراوەکان سەرەتا دامەزراین وەکو بەڕێوەبەرایەتی بەڕێنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ ساڵی 2010 ئەوە بوو کە ساڵی 2000 عێراق مسادقەی لەسەر معاهدەی پۆلێرمۆی کردبوو نەتەوەی گرتووەکان پاشان پابندبوونی خۆی دووپات کردبوو لە ساڵی 2007 پاشان 2013 بە تایبەتی لە مانجی کانونی یەکەمی 2013 لە کۆمەڵی گشتی نەتەوەی گرتووەکان بڕیاردرا کە 37 ببتە ڕۆژی بەڕێنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ. ئەوە بۆ هەرێمی کوردستان یاسامان نەبوو بەڕاستی کاری لەسەر بکەین. ئەوە بوو بە سەرکردایەتی بە ڕێزان بەڕێبەری گشتی دیوان و وەزیری ناوخۆ ئەو کات هەوڵەکی جدی درا بۆ ئەوەی پێداچوونەوە بەسەر ئەو کۆمپانیاوە ئەو کەسانە بکرێت کە کرێکاری بیانی زیاتر دەینە ناو هەرێمی کوردستان تا بزاندرێ ئەگەر هاتوو حاڵەتی بازرگانیکردن بە مرۆڤ لە ناویان هەبوو و بە تایبەتی کاتی کە داعش کە هجومی کرد سەر مووسڵ و ئەمبار تێبینی کرا کە چەند حرەکەی نامۆ هەیە بە هینانی کەسی بیانی بۆ ناو هەرێمی کوردستان بە شێوەیەکی قاچاغ و بە شێوەیەکی نایاسایی ئەوە بوو ئەوانیش بازرگانیان پێکرا بوو زۆربیان کە ئەو با بڵێن هینابوویان لە هاوڵاتی ئەژنەبیان هینابوو بۆ ناو وڵات. ئەو بۆ ئێمەش دەستمان بەکار کرد وەکو لێژنە سەرەتا یاسایەکە لە هەرێمی کوردستان نەبوو بەڵام خۆشبەختانە بە یاسای ژمارە 6 لە 2010 هەمان یاسای عێراقی کە لە ساڵی 2012 ژمارە 28 پەیڕەو کرابوو لێرەش لە هەرێمی کوردستان پێڕەوکرا بەڕێبەرایەتیەکەمان دامەزرا و هەڵساین بە دوواداچوون. داتا و ئامارێکی زۆرمان لە دەستە لە چاڵاکی بەڕێبەرایەتیەکەی خۆمان ئێمە 6 نووسینگەمان دامەزران لە گشت شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و بە دوواداچوونی سەر ئەو کەیسانەمان کرد چەندین کەیسمان هەیە و کەیسێکی زۆرمان گەیشتە دادگا. خۆشبەختانە دەتانم بڵێم لە هەرێمی کوردستان نەبوویتە دیاردی وەکو بازرگانیکردن بە دیاردەیەکی زەقبی کە بتوانین بڵین تاوانەکە لێرە ئەنجام بدرێ بەڵام کەسانێک هەیە بازرگانیان پێکراوە لە دەرەوەی وڵات بەڵام کۆتاییان لێرە هاتووە ئێمەش زۆربەی کەسمان ڕزگار لێرە بە دواتچوونەکانیان بۆ کراوە. باشە بەڕێزدارە کاتە ئەم پرسیارە دێتە ئاراوە کە هۆکارەکان چین ئێستا باسیەوەت کرد کە کرێکاری بیانی لێرە بکاتە ئاڵۆزبوونی دۆخی ناوچەکە یاخود بۆ نمونە ئاوارەبوونی خەڵک کە خەڵکێک بێتە پەنابەر لە شوێنێکی دیکە
ئەمانە هۆکارن جگە لەمانە چه هۆکارێکی دیکە هەن کە بازرگانیکردن بە مرۆڤ تەشەنە بکات زیاتر؟ بەڵێ یەکەم هۆکار دەتوانین بڵین هۆکاری ئابووریە لەبەرەوەی لە زۆربەی وڵاتان کە قەیرانی دارایی هەیە گرفت هەیە خەڵکانێک پەنا دەبەنە بەر ئەو کۆمپانیانە کە دەستی کار دەرەخسێنن بۆ خەڵکی بۆیە ئەوان نازانن کە بازرگانیان پێکراوە بەڵێنی ئەویان پێدەدەن کە بیان بن بۆ ئەوروپا یاخود بۆ دوبەی یان تورکیا کۆتاییان لێرە خۆیان دەبینەوە طبعی هەڵە خەڵەتێنرێن پێیان دەڵێن لێرە دەمینێن فترێک دوایە دەتانگوازینەوە کەچی لێرە مەجبور دەبن کار بکەن ئەو کارانەش مەسەلەن لە کافتریا و لە ڕێستورانتەکان و لە سنتەری مەسازەکان ئەو جارە کاری زۆرم لێیان پێ دەکەن یعنی کاری وایان پێ دەکەن لەوانەیە بگاتە حاڵەتی لەشفرۆشی کەچی ئێمە پێداچوونەوەمان پێکردیە و ئەو لەگەڵ ئەو کەسانە دەرچینەکە فعلەن بازەکیان بازرگانیان پێکراوە بۆیە ئێمە وەکو بورن هەرێمی کوردستان کارمان لەسەر ئەو کەیسە کردووە وەکو کەیسێکی مرۆڤانە کە بتوانین ئەو کەسانە ڕزگاریان بکەین لە دەست ئەو باندانە و پاشان ئیزراعەتی یاساییمان کردیە بۆ گەڕاندنەوەیان بۆ وڵاتی خۆیان. باشە بەڕێزدارە ئەوەی کە گرنگە لێرە ئاماژەی بخینە سەر تەنیا مەرج نییە بازرگانی بە خودی مرۆڤەکە وەکو کەسایەتی کرابێت لە کارکردن یاخود بۆ شوێنێک ببرێت بە زۆرە ملێ هەندێک جار بازرگانیکردن بە ئەندامەکانی لەشی مرۆڤیش هەر ئەچێتەوە ئەو چارچێوەی واتە ئەم یاسایە ئەوانیش ئەگرێتەوە کە بازرگانیان پێکەوە بۆ نمونە فرۆشتنی گورچی لەو کڕینی گورچی لەو ئەندامەکانی دیکەی لەش بەڵێ ئەگەر ببورن سەیری مادەیەکی یاسای بەڕەنگابنەوەی بازرگانی بکەن تعریفی ئەوەی خستووە کە ئەندامانی لەشی مرۆڤ بەگرهات و بازرگانی پێکرا دەستە قاڵبی ئەو یاسایەوە کەواتە ئێمە دەبی کاری لەسەر بکەین حاڵی حاضر چەندین کەیسمان هەیە دەتانم بڵێم 7 کەیسمان هەیە لەو ساڵانەی دواییدا کە کەسانێک هەیە هەڵخێڵ تێنراون و کلیەکانیان فرۆشراوە با بڵین گورچیلەکانیان فرۆشراوە بە کەسانێکی دیکە چەندین باند حالیان دەستگیرمان کردیە بە هەمانجی لەگەڵ پۆلیسی بەسراوە لەگەڵ پۆلیسی با بڵین مووسڵ ئەوانە زیاتر بەڕاستی عەرەبن کە بازرگانیان پێوە کراوە زیاتر ئۆپەراسیۆنەکانی با بڵێن عملیاتەکان لە هەولێر و لە سلەیمانی کراوە لە بەرەوەی ئێمە ئەزیزەی شتی باشمان هەیە با بڵێن دکتۆری پسپۆرمان هەیە لەو بابەتانە دەتوانن بەسەرەن ئەو بەسەرکەوتوانە ئەو جۆرە ئۆپەراسیۆنانە ئەو جۆرە نەشتەرگەریانە بکەن بەڵام کە سەیری واقعەکە دەکەین زۆر کات هەویەی مزەوەر و کەسانی با بڵین مزەوەر هاتیینە خۆیان پێشکەش کردیە کە تەبەڕوع دەکەین بە جۆرەی قانونی ژمارەیەکی چاندن و بەخشینی ئەندامانی لەشی مرۆڤ بەڵام دەرچووە مەوزوعەکە فرۆشتن بووە ئێستاش چەندین کەیسمان هەنی بە دوواداچوونی بووە. باشە کەواتە توانین بڵێن یاسای بەرەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ یاسایەکی تێر و تەسەلا یاخود پڕاوپڕی ئەو سزایانەیە کە ئەنجامەدرێت ئەتوانێت زاڵ بێ بەسەر ئەو سزانە؟ دەتوانم بڵێم نەخێر لەبەر ئەوەی یاسایەکە کە بیدایەت لە عێراق کاری لەسەکرا تەرجمەی حرفی معاهدەی پۆلێرمۆ بوو ئەخطائی لوغەوی زۆر تێدایە بەڵام خۆشببختانە چەند مانگێک پێش ئێستا کۆبنەوە کرا چونکە بەخۆشم ئەندامی لێژنەی ناوەندیمە لە بەغدا کۆبنەوە کرا لەگەڵ وەزارەتی داد و لەگەڵ دەستەی باڵای بابڵی ئەنجومەنی دادوەری بەغدا و ئێرە تانیمان پێکەوە پێداچوونەوەک بە یاسایەکە بکەین ئەو گرفتانە چین لە یاسایەکە هەیە دەستنیشانمان کرد حاڵی حاضر خوێندەوەی یەکەمیر بۆ دەکرێت لە بەغدا ڕەشنووسی تعدیلکردنەکە بۆ کراوە ئەگەر بێت و لە خوێندەوەی دووەمیش دەرچوو ئەو کات ئۆتۆماتیکیان دێتە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە و ئیشاڵە کاری لەسەر دەکەین بۆ ئەوەی یاسایەکەی زیاتر بەهێز بکەین. باشە قورسترین سزاکان چین لەم یاسایە؟ طبعی یاسای بازرگانیکردن بە مرۆڤ جینایە واتە تاوانێکی گەورەیە لە 10 ساڵ دەست پێ دەکات حاڵەت هەیە دەگاتە مؤبەد حاڵەتش هەیە عدامی تێدایە بەڵێ ئەکید غەرامەی تێدایە و حاڵەت هەیە ئەگەر بێت و کەسەکە تووشی ئازارێکی جەستەیی بێ یاخود بفەوتێ بمری ئەو کەسی کە بازرگانی پێکراوە حاڵەتەکە دەگاتی عدامیش. بەڵێ تا ئێستا بووە لە کوردستانە کەیسی وا هەبێت کە لە ژێر چەتری ئەو یاسایە یاساکەی بەسەردا سەپێنرابێت و سزای خۆی وەرگرت بێت؟ بەڵێ 7 کەیسمان هەیە 3 لە دهۆک 4 لە هەولێر
ئەوانە لە دادگایەکانی تاوان با بڵێن سزا دراون، بەڵام زۆربەی ئەو کەسانەی کە سزا دراون بیانین بە خۆیان، ینی کەسی بیانیان هیناوتە نە هەرێمی کوردستان و عێراق. ئێمەتانیتوان ئەو کەیسانە بەرزکەینەوە بۆ دادگا و لێکۆڵینەوەی لێکرایە و گەیشتە ئەنجام. باشە ئەگەر ئاگدار بن ماوەی چەند ڕۆژە لەمەوبەر بوو کە دوو هاونیشتیمانی کە خەڵکی ئێران بوون هاتبوونە سنووری هەرێمی کوردستان و لێرە لەلایەن باندێکەوە گیرابوون داوای پارەشیانە کرد بۆ ئازادکردنیان. لە کاتی ئاوهەیە کە کەسەکە خەڵکی شوێنێکی دیکە بێت لە ژێر چارچێوەی یاسا و حکومڕانیەکی دیکە بێت، چۆن لێرە ئەتوانێت مافەکانی پارێزراو بێت، چۆن کۆنتاکتێک هەیە بۆەوە؟ طبعی ئێمە وەکو بەڕێبەتی بەڕەنگاربوونەوە وەکو بەڕێبەتیەکانی دیکە نیە لەسەر اختصاسە کار بکەین. ئێمە بە شەراکەت لەگە زۆر دەستگا و شوێنی تر کار دەکەین بۆ نمونە بەڕێبەتی ڤیزا، بەڕێبەتی ئیقامە، بەڕێبەتی پاسەپۆرت و بنکەی با بڵێن سنوورەکان و هەروەها لەگە فڕۆخانە نێودەوڵەتیەکان کار دەکەین. ئەو حاڵەتانە طبعی ناسەژێر قاڵبی کاریمە، خاڵەتی اختتاف و با بڵێن داواکردنی پارە یاخود قەپاندن. بەڵام خۆشببختانە دەتوانم بڵێم ئێستا حالیان لێژنەک هەیە کار لەسەر یاسایەکی نوێ دەکەین کە نقصانیەک هەیە لە یاسای سزای عراقی ژمارە 111 ساڵی 96. ئەوەیە مەسلەی تهریبی تێدا نیە، تهریب بە ئەشخاص یعنی بە نەفەر، بەڵام تهریب بە مواد هەیە وەختی خۆی کە داڕژراوە. ئێستا حالیان کار لەسەر ئەو یاسایە دەکەین کە بتوانین ئەو جۆرە کەیسانە ئەگەر هات بە شێوەیەکی ئاسان سزای هەبێ و بە دوواداچوونی ڕاستەقینە و جوانی لۆ بکەین. باش پێش کاتێکە دەستمان کرد بە گفتوگۆ کرد پێشەوەی کە جەنابەت بناسێنم باسیەوەم کرد کە ئێوە چالاکیتانە هەیە. چالاکیەکەتان بابێنە سەر بواری قسەکردن لەسەر چالاکیەکە. چالاکیەکە چ جۆرە چالاکیەکە؟ مەبەستان ئاماژتان لەم چالاکیە چی ئەنجامێدەن؟ طبعی بە جێرەی مادەی سێ لە قانونی با بڵێن بەڕەنگاربوونەوەی بازرگانیکردن بە مرۆڤ باسی ئەوەی کردو کە ئێمە دەبی کەمپینمان هەبێ بە ئەوی خەڵکانێک بەو جۆرە تاوانە بناسێنین تا ئەنجامی دەدەن، چکە زۆر کەس هەیە کرێکاری بیانی دێتە ماڵی وا تەعاملی لەگەڵ دەکات وەکو سولعاک وەکو مەسەلەن مادەک پاسەپۆرتەکەی لێ دەجێڕتەوە، بەڵام خۆی لە خۆیدا ئەو جێڕانەوەی پاسەپۆرت و حجزکردنی پاسەپۆرت لەو کرێکارە دەبتە بازرگانی بەو کەسە. یاخود کەسانێک هەیە مناڵی خۆیان خزبی خۆیان کەسانی خۆیان دەنێرن بۆ سوالکردن، ئەوەش دەبتە بازرگانی بوو کە بڵێم تا چەندە ئەم چالاکیانێکی ئەیکەن ئاستی هۆشیاری خەڵکە باتە سەرەوە لە چ ناوچەیەک هەڵی ئەوەدەن کە چالاکیەکان ببن ئەو ناوچان ئەوەی کە باست کرد باری دارایی زۆر کاریگەرە بێت لەسەرکە بازرگانی بە مرۆڤەوە بکرێت ئەو ناوچانەی کە هەژار نشینن تا چەند چالاکیەکانتان بۆ ئەو سنوورانەیە؟ چالاکیمان هەبووە بە تەوعیە لەگەڵ چەندین ڕێکخراو بۆ نمونە ڕێکخراوی سیدمان هەیە، ڕێکخراوی ئایۆئێمان هەیە، لە شوێنی کەمپەکان لە شوێنی هەژارنشینەکان چەندین جار سیمینار و ئەو شتانە پێشکە کراوە، کۆربەند کراوە کە هاوڵاتیان ناڕزایی خۆیان دەڕبریوە. ئێمە ئەو ناڕزاییانەی وان وەکو راپۆرت بەرزمان کردەوە بۆ سەروی خۆمان وە کارمان لەسەر کردووە. بەرنامەکەی ئەم ڕۆژمان گەلەرێکی هونەریە کەمپینەکە بۆ ناساندنی بازرگانیکردن بە مرۆڤ و جۆرەکانی بازرگانیکردن بە مرۆڤ بۆ ڕۆشنبیرکردنی خەڵک. بەڵام ئەوەی گرنگە حەزم لێ باسی بکەم ڕۆشنبیریکردن تاچی بیانی کە دێتە ناو هەرێمی کوردستان. ئێمە عەقدێکمان دروست کردووە بە 3 زمان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتی کار بۆ ئەوەی کرێکاری بیانی بزانی التیزامات و حقوقی خۆی چییە تا بتوانی بە جێرەوی کار بکات لە هەرێمی کوردستان بێ ئەوەی تووشی حاڵەتی بازرگانی و حاڵەتی هەڵخەڵەتاندن. بەڵێ دارا فاروق نجار بەڕێبەری بەرەنگاربوونەوەی تاوانە ڕێکخراوەکان لە وەزارەتی ناوخۆوە ئەم بەیانی لەگەڵ ئێمە بووی سەبارەت بە ڕێگریکردن لە تاوانەکانی بازرگانیکردن بە مرۆڤ سپاس دەکەم. ئێمەش سپاس دەکەین.